سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کات تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن و بتوانین سوودێکی باش لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان وەربگرن. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان لە تەوەری یەکەمەوە دەست پێکەین کە بریتیە لەسەرەوەی کە 11 ڕۆژ پشووی فەرمی لە پێناو چی داواتە بۆچی 11 ڕۆژ پشووی فەرمی کە میوانێکی تایبەتمان دەبێت قسە و گفتوگۆ لەسەرم 11 ڕۆژە پشووە دەکەین. تەوەری دووەمان لەوەیەکە چۆن دەبێ مامەڵە لەگەڵ ساڵی نوێی تازەیە بکەین. دیارە هەر کاتێک کە سەری تازە دێت سەری ساڵی تازە دێت زۆر جار قسە و گفتوگۆی جیاواز دەکرێت لایەکەوە بۆنەی ئەو مەراسیمە و کەوەکو جەژنێک باس دەکرێت و لایەکی دیکەوە ئینسانێکی تێگەشت و دەبێت چۆن باسی سەری ساڵ یا ساڵی نوێ بکات پلان و پرۆژەی تازەی چی بێ تا چەند دەبێت ساڵی داهاتووی جیاواز بێ لە ساڵی ڕابردووی. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکەی تەوەرێکی ئامادەکراوە کە ئەویش فێرکاری بڕین و درومانە کە هەموو هەفتانێک چوارشەمان پێشکەشتان دەکەین لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە لە راپۆرت و زانیاری جیاواز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن پێشکەشتان دەکەین. بەڵازدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. ڕۆژانە گۆڕانکاری بەسەر نرخی دراوەکاندا دێت بۆ ئێمەش ڕۆژانە بڕگەی نرخی دراوەکانمان بۆ ئامادەکردن بۆی کە بزانن کامانن و دراوانی کە گۆڕانکاری بەسەر نرخەکەیان دێت و چۆن گۆڕانکاریەکە ژاتەوە با پێکەوە بینێریەوە بڕگەیە بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەیەکی هەمیشەیی پرۆگرامی پەیامی ڕۆژ و باز لەو ڕوودا و مێژە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. بیست و پێنجی دوانزەی ساڵی 1970 لە دایکبوونی گەورە زانەی بواری فیزیا ئیسحاق نیوتن کە بە دۆزەرەوەی هێزی کێشکردنی زەوی دادەنرێت باهۆی کەوتنە خوارەوەی سێوێک و دۆزینەوەی هێزی کێشکردنی زەوی بۆ تەنەکان کە داهێنەر و خاوەنی ئەو بیردۆزە دەگەڕێتەوە بۆ ئیسحاق نیوتن کە بە سێوەکەی نیوتن ناوی دەرکردووە. 25 دوانزەی ساڵی 1921 لە دایکبوونی گەورە بیریار و نووسەری میسری دکتۆر مستەفا مەحموود لە یەکێک لە شارەکانی میسر ناوبراو بە کاریگەرترین و گەورەترین بیریار و نووسەری عەرەبدا دەنرێت لە سەدەی 20دا و
ناوەڕۆکی کتێبەکانی زیاتر فکری بوون. دکتۆر مستەفا مەحموود خاوەنی نەوە کتێبی کاریگەرە لە بوارە جیاوازەکانی ئادەب و فیکر و ئاین و مێژوو پزیشکی و فەلسەفی و کۆمەڵناسی. گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ئەڵڵا جەلە جەلالوه محەممەد صلی الله عليه وسلم لە نهێنیەکانی قورآنی پیرۆز و بۆچی مارکسیەتم ڕەفز کرد دانپێدانانەکانی عاشقێک و گفتوگۆ لەگەڵ هاوڕێ بێباوەڕەکەم لە کتێبە بەپێزەکانی دکتۆر مستەفا مەحموودن. ناوبراو ساڵی 2009 لە تەمەنی 88 ساڵیدا لە میسر کۆچی دوایی کردووە. 25 دوانزەی ساڵی 1936 کۆچی دوایی کەسایەتی و ڕۆشنبیری گەورەی کورد و وەزیری مەعاریف و پەروەردە لە حکوومەتەکەی شێخ مەحموودی حەفیددا مستەفا پاشای یاموڵکی. مستەفا پاشای یاموڵکی کەسایەتێکی کاریگەری کورد و یەکێک بووە لە پشتیوانەکانی شێخ مەحموودی حەفید و لە سوپای عوسمانیدا چەندان پلە و پۆستی سەربازی و پلەی بەرزی وەرگرتووە. 25 دوانزەی ساڵی 1964 کۆچی دوایی بەدر شاکر سیاب شاعری ناوداری عێراقی لە وڵاتی کوێت لە کاتێکدا لە دایکبوونیشی کەوتۆتە هەمان ڕۆژی کۆچی دوایەکەیەوە کە بریتیە لە 25 دوانزەی ساڵی 1926 لە شاری بەسڕی عێراق. بەدر شاکر سیابی یەکێکە لە شاعیرانەتەوەیەکانی سەدەی 20ەمی عەرەب و بە یەکێک لە دامەزرێنەرانی شیعری حوڕ دادەنرێت لە سەدەی 20ەمدا. یانزە ڕۆژ پشووی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەندرا. دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژەکەی کە دەستی پێ دەکات. ئەگەرچی ئەم پرسا کاردانەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لای هەندێک خەڵکی تایبەت هەبوو، ئەوانەشی کە فەرمانبەری حکوومەت بوون لە دیوێکی ترا بەدڵیان بوو، بۆیە بێدەنگ بوون زیاتر کاردانەوەکانی خۆیانیان دەرنەدەخست. بەڵام لەم تەوەریا دەمانوێت قسە لەسەر 11 ڕۆژ پشووی فەرمی بکەین. ئایا زۆرە کەمە چۆن تێپەڕێنین و ئایا لایەنە سلبی و جابیەکانی 11 ڕۆژ پشووی فەرمی چییە؟ بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا زانستدانا توێژەری کۆمەڵایەتی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستاگیان زۆر سپاس بۆی کە لێرە لە بەرنامەی پەیامی ڕۆژ حاضر. زۆر سپاس بۆ جەناب. سپاس دەکەین. ئەگەر لێوە دەست پێ بکەین 11 ڕۆژ پشووی فەرمی کەمە یا زۆرە؟ سڵاو لە بەڕێزت، سڵاو لە خۆشەویستان کە ئێمە لە خزمەتیانەین. لە ڕاستیە لە بڕگەی یادەوری ڕۆژە یەکێ لەو کەسانی یەکێ لەو یادەوانی پێشکەشتان کرد باسی مستەفا مەحموود بوو، هەزار ڕەحمەت لە گۆڕی. پیاوان یۆک مستەفا مەحموود و وەک نیوتن کە باستان کرد لە ڕاستی پشو دروستی نەکردوون، سەر جێگای خەو دروستی نەکردوون، خاعی هەڵپەڕکێ و گۆرانی و سەما دروستی نەکردوون، ئەمانە کتێبخانەکان دروستی کردوون، ئەمانە ڕەنج کێشان دروستی کردوون، ئەمانە هەوڵدان و تێکۆشان دروستی کردوون. بۆیە ئەمێ بیبەستمەوە بۆ 11 پشووە ڕۆژەی کە هەیە. تۆ فەرمووت ڕەنگە فەرمانبەران لاریان نەبوو بەیان پێیان خۆش بێ، بەڵام لە ڕاستیە من بەشێ لەو فەرمانبەرە بەڕێزانە و حتا لە پۆستی ئیداریە ئەوانی کە دڵسۆزی کارەکانیانن نیگەران بوو لەم بابەتە، چونکە پێیان وایە جگە لەوەی کە بەشێک لە کاروباری هاوڵاتیان مەحتەر و دواخە بەشێک لە ئەرکی ئەو چەند ڕۆژێک کە هەشە دووبارە بەسەر ئەوانە کەڵەکەی کاتەوە. بۆیە پشوو مرۆڤ هەموو مرۆڤێک لە دوای مانوبوون پێویستی بە پشوو هەیە، بەڵام پشوێک کە ئێمە بچڕێنە لە زەمانێ بۆ زەمانێکی تر فراغی دروستکە بڕوام وایە ئەمەیە کە ئێمە بێ قسەی لەسەرکەین. لە ڕاستیە من قەناعەتم وایە ئەم 11 ڕۆژ پشووە بەش بە حاڵی خۆم نێکم لە ئەوانە بووم کە ناڕازی بووم لەمە، بڕوامە بوو کە جگەلەوەی پلان بۆ داڕێژراو نەبوو، یعنی تو مفاجەئە ئەڵەن پشووە تۆگە قەرارە ئەم ساڵ بە من بڵێن مانگی با بڵێن 4 2020 پشووە پلان دانێم سەفەرەکەم نەخۆشیێکم لەو کاتەی عەمەلیاتەکەم نازانم کارێکم لەو کاتەیە جێبەجێیەکەم خانوێکم تەعمیریەکەم و بۆیاخێکم و هەر بابەتە لەو بابەتانی تر. بەڵام وەک زۆر شتی تر کە لە وڵاتێمە پلانیتیانە، بۆیە ئەبینی ئێمە لە پڕێکا پشوو ڕاگەێنێ حتا تا پێرێ خەڵک پێی وابوو هەڵەیەکێ لەم پشووە لەوانە بکرێتە 2 ڕۆژ. ینی من دۆستێک هاتە لام وتی لە ڕادیۆی گوێم لێ بۆ پێرێتان پێڵێم، ئێستا ڕەنگە خۆی گوێ لێ بێ وتی گوێم لێ وتی پشوەکەت کراوەتەوە بە 2 ڕۆژ. یعنی شتەکە تۆزێ نامەنتەقەتی تا بۆیە هەزمکردنی هێشتا هەر قورسە. هێشتا نە فەرمانبەران ئەمڕۆ سەعاتی میقات کردی هەتا 12 شەو خەریکی ئینتەرنێت و بزان ئایا بەڕاست پشوەکە کەواتە گەرم پشووە پێشوەختە بواە بەڕای بەڕێزت ئەم 11 ڕۆژە هەر بەلای تۆ شتێکی نۆرمال بوو باش بوو؟ سیرکە من پێشتر وتم مرۆڤە گەورەکان شارستانە گەورەتەکان یابان
پشوو دروستی نەکردووە یعنی یابان ئێستا تووشی ئێستا یابانەکان کە تۆپی زەوین لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا ڕەنگە لە لایەنە مرۆیەکەوە بابەتێکی تر بێ ئەمانە ئێستا نەخۆشێک لە یابان هەیە کە نەخۆشی ئالوودەبوونە بەکارەوە یعنی حکومەت یابانەکە کە تۆ بە زواز دەکار بێنە قەی ناپچۆ پشوو بە بەڵام ئەوەندە هۆگری کارەکەیان بۆ ئامادەنیە واز دەکارەکەی بێنە بۆی ڕێژی ئینتیحاریش لەوێ زۆرە مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەم پشوانە کاتە تۆ ئەتوانی سوودی لێبینی یەکەم بە پلان بێ دوای ئەوە هەر ڕۆژێک پشوو تۆ وەکو ئەوایە من ڕێک بەوە تەشبیهەکەم ئۆتۆمبیلەکەت پێ کروتە گێڕی چوار خۆ لێ خواردوێتەوە بڕۆیت لە پڕتاسێتە بەردەمە دەیوەستێنی ئێتاچێتەوە کەلانسەکەی مرتاچێتەوە زۆری پێچێ بۆی ئەو نەخوێن کارێکت پێڵێم فەرمانبەرێکت پێڵێم هەر کەسێکی ترت پێڵێم خۆی حازە کردووە لە هەورازەکە لێبال لەم بەم جێڕە پێنجە چوارە چوزانم تۆ لە پڕتاسێکی بۆسی بەجددی تا ئاچێتەوە ئەو هینە زۆری پێچێ یعنی جا دوای ئەوە مەفێری کللتورێک بووین خەریکەوە لە جا چیە لە وڵا لەوانە لە 20 سێشە یانزەی کەشی بن بە خەڵک بۆی ئەمە گرنگە ئەم پشوانە گرنگە ئەم بڕیارانە بەڕاستی گەورەترین خەرە لە وڵاتی ئێمە بڕوام وایە پلانە ئەگەر پلانت هەبێ عەقڵی ئیدارەش ئەبێ بەڕێکرێ ئەگەر پلانت بێ کارە با چاک بکەی تۆڵی پلانم هەیە ئەبێ چاکی بکەم یعنی من تێناگەم بۆ تا ئاسا وەزاری پلاندان لای ئێمە وەزارتێکە گرنگە بەلامانەوە لە کاتێکا بڕوام وایە عەقڵی هەموو ئیدارەیەک هەموو حکومەتێکە بە وەزارتی پلاندانان بێ کە تۆ پلانت نەبوو بۆ پشوەکەت پلانت نەبوو بۆ کارەباکەت پلانت نەبوو بۆ حکومڕانێکەت پلان بۆ جادوبانەکەت هەموو ئەم کارە ساتانە ڕۆداکەمە ئێستا بەداخەوە کەواتە حکوومەت ساڵنامەی پشوەکانی خۆی هەیە هۆکار چێکە لەم ساڵنامەیە لایەوە ئەم پشوێنی و مانگی ڕاگەاندووە وڵی ئینسان گومانی باش بێرە باشە ئاخوا چ برادرە سەفەری هەبووە تریشتێتی لەگەڵ بۆی سەفەرەکەی دوور و درێژ بووە ویشتی لەبەر سەفەرەکەی خۆی دیارە ئەبی والێ کردبێ ئەجین بڕام وایە بەپێی ساڵنامە بابەتیتیانی ئەو بەشە لە مامۆستایان نیگەران بوون لەوەی کە ئێتۆ مامۆستا کە منهەج دانێ پلانی هەیە ینی سەرپەرشتیارەکەی لە کوا پلانەکەتم بیشانە هەموو ڕۆژە سەر و دڵ یەگرێ ئادی پلانەکەت بوانێ پلانەکەی باشە پلانی داناوە ئەو تا بۆ نمونە تا 29 مانگ دەوام کە ئێتۆ لە 25 مانگا دەوامی پێ ئەبڕی ئێم پلانەکەی چی لێتەوە ینی بەجددی لەم بابەتانە گرنگە لانی کەم کارێکەکەین کە بڕیارێک گرین بڕیارێکی وەشارانتر بێت کە ئێستا باسی یابانت کرد دەڵێ یەکێک لە سوکایەتیکردن بە فەرمانبەرانەوەیە کە بەڕێوبەرەکەی مۆڵەتێکی پشووی بداتێ واتە بڕۆ بەیانی پشوو بە یا دوو بەیانی پشوو یا سێ ڕۆژ پشوو بە ئەڵەمە گەورەترین سوکایەتیە بە فەرمانبەران کەواتە بۆچی لای ئێمە پشوو بووەتە مژدەبەخش بەجددی لەبەر ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بێئیشە کۆمەلگایەکی تەنها کۆمەلگایەکی بەکاربەریشە ینی بەشێ لۆ نەخۆشە کۆمەڵاتیانی کە بڵاو بێتەوە لە کۆمەلگای کوردیا تۆ گەر بۆ نمونە تۆڕە کۆمەڵاتیەکان بە نمونەوە وەربگرین ئەمڕۆ خەڵک بەمنەوەی گرێ بانی بە تۆی گرێ سێ بانی بە شەیداخانەوەی گرێ یعنی جارێ بە بابەتێکەوە تۆڕە کۆمەڵاتیەکان و کۆمەلگای ئێمە مەشغوڵە کەسەن ئەم بابەت نییە ئەمە ئەسڵەن بابەت نییە من دوو جار لە قسەکە ماڵم بۆ نمونە ینی فڵان کەس عەقڵی با بڵێین کێشی عەقڵی هەیە تو ئەم کێشی عەقڵی هەیە تۆ ئەیکی بە گۆرانی بێژ ئەیکی بە شاعیر ئەمانە گەورە ئەەکەی ئەم فیگەرە ئەیکی بە فیگەر ئەمە پەیوەندی بۆ مادەم کۆمەلگای ئێمە بەتاڵە لە بەتاڵیا بەم شتانەوە خەریکە ینی کۆمەلگای ئێمە پلانێکی نییە بۆی کە خەریکی چی بێ جگەلەوەی کە پێکارێکی زۆریشمانەیە بۆیە بێکارێکی خۆشی بەم بەتاڵی پڕکاتەوە کە دیسان ئەمەش بازنەیەکە بە دەوری خۆی ئاخورێتەوە لەبەرو ئەگەر کەسێک بزانم بەیانی چی هەیە بەیانی تەمۆحی چی هەیە حتمما حەزی لە پشوو نییە با بڵین تۆ زێڕەنگەری تۆ زانیم و ڕۆژە 50,000 دەزەکەی لە دوکانەکە تا حەزەکەی بەیانی ئۆتڵە بێ وەڵا حەزەکەی شەویش دوکان بکەیتەوە لەبەرەوە من کە حەزم ئۆتڵێ زانم بەیانی ئیشم نییە کە ئیشم نییە لەم جا بۆ لە ماڵەوە نەبم یعنی دڵخۆش نیم بۆ نمونە بە موچەکەم دڵخۆش نیم بە شوێنی کارەکەم دڵخۆش نیم بە بەڕێوەبەرەکەم دڵخۆش نیم بۆ ڕێگاوبانی کە پێی ئەڕۆم دڵخۆش نیم بۆیە حەزەکەم هەر لەژێر جێگا هەر لە تاریکیا پەردەکانم هەر دادەمەوە وەگەر ناگەر من دڵخۆشم بە شوێنی کارەکەم پێم وابە کارەکەم لە جێی نووسنەکەم خۆشتروج بە چێشترە کە واقعا ئەبێ واش بێ ئەو کاتە هەرگیز حەزم لە پشوو نابێت کەواتە ئەم پشوە زۆرە بۆ کۆمەلگای ئەمە زیانی زۆرەیان سوود وەک دەزانین کە پێشتریش بەڕێز دەماژە بەوە لەوانەیە کەسێک سەفرێکی دوور و درێژێ بێ بەڵام ئەم پشوە بۆ زۆربەی خەڵک بۆتە جێگەی دڵخۆشی کە چەندەها سەفەری ڕێخستووە لەم پشوەیە کە پێی دڵخۆشە کەواتە ئایا زیانی زۆرترەیان سوودیە بۆ کۆمەلگای ئێمە مەبەسمە جا باش تێکی تریش بڵین خۆلانم پشوی پشیمانی 12 نەبێ پشیمانی نوێ بۆ فەرمانبەرە بەڕێزەکان لە مانگی 12 پشوی سەری ساڵ وەرەگرن ینی با ئەوەشان لەبیر بێ بڕوام وایە تازە هەرچی بێ کراوە کەتنێک و کراوە گرنگ ئەوەیە بزانین ئەم پشوە چۆن بەکاربێنین چونکە قسەکردنی ئێمە بۆی کە ئەم پشوە باشە و بکراوە نەکرا تازە کراوە
بەڵام ئەو بەڕێزانی کە پشۆکەشیان گرتووە دڵنیام لەوە کیسا گویان لە ئێمە نیە وە گوێ لە ئێمە ناگرن بەڵام ئەو بەڕێزانی تر کە پشۆکەیان وەرگرتووە نەکە پشۆکەیان دیاوە گرنگە ئەمانە بە ئەوان بۆ بەڕێزان بڵین چۆن سوود لەم پشۆ بگرن ئەم پشۆ بکەنە دەرفەتێک بۆ نمونە بۆ کارێک کە قرار بوو پێشتر بیکەن ئێستا بیکەنە خوێندکارێکە بیکاتە دەرفەت بۆی کە لە کۆمەڵە دەرس دواکەوتووە لە کۆمەڵە دەرس با بڵین کۆچی باشی نەکردووە یان با بڵین وسوێتی دەرسێ بکاتە دەوری دووەم دەوری سێم چوزانم هەتا دوایی لە ئەمە ئەتوانی ئەم فراغانە پڕکاتەوە یان پێداویستێکی ماڵەیەکرێ پڕیکاتەوە باخێکی ئەکرێ سابچێ بیچێڵێ نازانم هەرێکی لەم بابەتانی تر گرنگە کە پشۆکە مادەم پشۆکە هاتووە ئەم کەسانە چۆن سوودی لێوەرگرن تەنانەت ئەگەر بۆ هاوڵاتێکی سادەی وەکو منیش بێ گرنگە لە معرەزی کتێبەکە 20 کتێبم کڕیوە بە هەر لە چەکمەجەکەیان نەبێ با شەشیان بخوێنمەوە لەم پشوایە دوانیان بخوێنمەوە سیانیان بخوێنمەوە لەبەرەوە ئەگەر زانی چۆن سوود لەم پشووە ئەگرێ ئەو کاتەم پشووە نەک نابێتە سەر ئێشە یان نابێتە خەلەلێ بۆ ژیانی شخصی خۆی ئەکرێت بەشێ لە ژیانی شخصی خۆشی پێ بنیادنی بۆی کە ئەو کلێنانی کە لە ژیانی شخصی خۆیان هەیە ئیتر کلێنێکی مەعریفیە کلێنێکی خوێندنە کلێنێکی حتا وەرزشێکە حتا پێداویستێک و شوێنێکی ماڵێکی بۆ یاقەکاتەوە چوزانم بۆ لەو فەرشۆر نەماوە بڵین فەرشەکانی پشووە یعنی هەرێکە لەم شتانی ترکە ئەکە لە ماڵەکە پێشتر بڕیاری کردەوە ئای بۆ کاتێک من دەرفەتە بۆ ئەوم کردایە زۆر باش بەشێک لە مەرحەلەیەکەکانی ناو زانکۆ پەیمانگاکان هەمووی 2 هەفتەیە 3 هەفتە هاتوونەتە دەوام ئێستا دیارە جارێکتر دەبێت بڕۆنەوە ماڵەوە و پشۆکەوان 11 ڕۆژ نییە 15 بۆ 18 ڕۆژ چکە لە چوارشەمە پێنجشەمە ڕابردووەوان ڕۆشتوونەتەوە دوای ئەم 15 ڕۆژە دێنەوە دەوام پیان و تۆ خۆتان حازرکەن بۆ ئیمتیحانات بەڵام جارێکتر جەدوەلی ئیمتیحانات لە بەردەستانیە کەواتە ئەگەر پلانێک بەم خوێندکارە نەدرابێت دوای پشووەکە دێتەوە سەر دەوامەوە ڕۆژی یەکەمی وایە چ جیاوازیەکی لەگەڵ 4 هەفتەی ڕابردوو هەیە کە بۆ یەکەم جاراتە ناو هۆڵەکەەوە بەداخەوە زۆرمان هاوەرماناڵین ئاسی خوێندن ئەوە جگە لە پەروەردە بڕوان وایە هەر نەماوەمە خەریکی خوێندن و فێرکردنی بڕوان وایە دواکەوتووە یان لە پاشە یعنی تۆ دیقەت بە پەیمانگا لە ئێمە 2 ساڵە لە مانگ 12 دەست پێەکە ئەی چیم مانگی سێ ئەم ئوتڵیتایە ئەو مانگی 12 ئوتڵیتایە پێم وابێت دووبارە نیوەی ساڵە ئوتڵە ئەبێتەوە یعنی مانگی پێجیش تەواوێ تۆ پەیمانگە قرارە کە ئەچی شادێکی خوێنی دوای شەشەوە بێ اختصاصی وەربگری ینی پسپۆری وەربگری بە جەنابە کاک جەلال لێن لە بواری میدیا پسپۆرە کاک جەلال تۆ مانگ 12 دەست بە دەرسێک بە کۆرسێک بە خوێندنەیەکەی ئەمە ئەم ساڵە مانگ 12 دەستی پێ کردووە ئیتر واسی ئۆتڵەکانی مانگی سێ و وەختی خۆی گۆرانێکمانەوە دەبەوە مانگی سێ خۆشە گشت بوونەوە یادە جا بیرکەرەوە ئەم هەموو ئۆتڵێ و ئەم هەموو سەیرانە و یاڵا سەیرانێکی جەماعی ڕێخە و ئەمە ساڵ یەکەمت لە نێوەیە دەست پێ کردووە لە نێوەی ساڵی دومیشا باسی خواردنی سەرتاکەی ناکەم کە تۆزە دڵنگ دەست پێەکەینەوە لە نێوەیە قرتینەوە تۆچی بۆ بەحساب پراکتیکەکەی ئەجا حەفلەی تەخەڕوج و حەفلەی تەقاوت و یعنی بیرەکەیتەوە بۆی خەڵکی ئێمە چۆن ئاسان نێ فێربی یعنی بەجددی زۆر لەو بەڕێزانەی باوەڕتان بێ من خوێندکاری خۆناغیەکی زانکۆ ساڵێکمی تاوا کردووە خوا ئاگادارە ناوی منهەجەکانی نازانی یعنی چی ئەنترۆپۆلۆژیای بۆ نازان ئەنترۆپۆلۆژی یعنی چی باشە ئەی باسێ ینی لە ساڵێکی یەکەمی خوێندن فێرت نەکرد تەنها نا باوەڕتان من ناوی مامۆستاکەی نەئەزانێ یعنی من ئەوەی کە پێتانڵم خەڵکە لەگەڵ خۆم قسەی کردووە ینی چۆن نایزانی یعنی چی والله نازان مامۆستاکات و مامۆستاکەتان ناوی چی حەزەکە مەسەر من تۆزی حەزم لێ بزانم مامۆستا جەلال برادەرمە شەیداخان هیچ ینی ئاستی چۆنە چیان پێڵێ ئەڵە نازانم یعنی ئەمەیە کارەسا کە کۆمەلگای ئێمەی بەرەودەوا بردووە یعنی وەختی خۆی مامۆستا گۆران پێم وایە سێ متۆسەی تەواو نەکردووە بەڵام گۆران مامۆستای زانکۆ بووە ئەحمەد هەردی پێم وایە خوێنەوارەکەی حتمما نەچۆتە سێ ئامادەی 4 ئامادەی دەی ئێساش یەک دنیاشتی جوان مامۆستا هەژاری مکریانی ئەو قاموسەی ئەو هێشتا من شعرەکانی خوێنمەوە پێویستم بە قاموسە ئەمانە بەچی لە حوجرای خوێنوێتی بەس لە حوجرای بەڕاستی لە نوێژی بەیانی هەڵیسانەوە تاکو سەعادە بە قەو ساڵێکی زانکۆی ئەمەی فێر کردووە لەبەرەوە کێشەوەیە ئەم ئۆتڵانە ئەم بەسارگرت و ئەم خەمساردی ئێمە بۆ ئەم بابەتانە وای کرد کە لە کۆمەلگایەکی بەرکار کۆمەلگایەکی تەمبەڵ ئەم کۆمەلگا تەمبەڵە یعنی کارەساتی گەورە ئەمەیە کاتێ من خۆم هیچ نیم ئەم پەرداخی من بەڕێزان ئاویتیانێ بۆی کەبزانن ئەم پەرداخەما من ئەم پەرداخە بم خۆشبەختانە ئاویتیانی ها ئەجین ئەمان ڕشت ئەگەم من پەرداخە من هیچم تیانە بێ تۆچی تێکی من ئەوە ئاگرم چام تێکی من بەچا ئاوم تێکی یانی لەبەرو خۆم هیچ نیم لەبەرو کاتێ تاکیێن بەتاڵە معریفەی نییە
کە معریفەی نییە هیچی وەرنەگرت توی نەخوێنە تۆ لە زانکۆی سفێر نەبووە لە مەحال لە قوتابخانە لە ماڵ لە خێزان لە کەناڵی ئەعلامەکان هیچی تیان نییە تۆ توانی بکەی بە ئەوەی کە تۆ خوا دەتەوێت ئەوی تر ئەیتوانێت بەخۆی ئەوێ بۆیە چەپڵە بۆ تۆ لێە 5 دقیقەتر چەپڵە بۆ ئەو لێە 3 دقیقەتر چەپڵە بۆ ئەو لێە خۆی هیچ نییە یعنی هەستەکە خۆی هیچ نییە حەزی لە لوتی کاک جەلالە تەقلیدی ئەوە کاتەوە نەقل حەزی لە سەرپۆشەکەی مامۆستا ئەمڕۆ بێتە سەرپۆش بەسەر بەیانی حەزی لە سەرموتە بێتە سەرود بۆیە ئێمە لە ڕێگەوە هیچ نین مادەم دانەمەزراین مادەم خۆمان دروست نەکردووە بۆیە زوو کاریگەری بین بۆ شتانی کە لە چواردەمانەیە ئەمە چی دروستی کردووە ئەمە بەتاڵی ئێمە دروستی کردووە ئەم بەتاڵی ئێمە کۆمەلگای گەورە بە پشوو پێش ناکەوێت باوەڕتان بە خەو پێش ناکەوێت باوەڕتان کۆمەلگای داماوە چی بکە لە کاتێکا فەرمەوە دەسەڵاتدارەکانی ئێوارە فوی پیاکاڵی یان ڕۆژ پشووە مامۆستایەکی زانکۆ مامۆستایەکی پەروەردە قوتابیەک فەرمانبەرێک چی بکە من زۆر دەمێکە وتومە بەش بە حاڵی خۆم دەستم لە دەستگا و لە مؤسسەی گشتی شتووە من ئەزانم کە کار بە مؤسسا دەکرێت بەڵام کەمیش نین تەنانەت ئەو بەرنامەی کە من نامەوێت لەبەر حرمەتی کەناڵەکەی ئێوە بێڵێم جاریا بۆ ڕۆژنامەنووسێکی باش کە تەنافەر دێ بۆ توانێتی کۆمەڵە کەسی باش بجۆڵێنێ توانێتی لە فەیسبووکی خۆیەوە شتێک دروستکە یعنی بە مادەم ئێمە ئەزانین ئەمە قوڕاوێکە لە بەردەمانە ئێمە 29 ساڵ 24 ساڵ ئەمە تەجروبەی ئەماکەین دەسەڵاتی کوردی بەداخەوە ئەوەی کە خۆمان پێوا بینەوەی کە ڕەنجمان بۆ کەشە ئەوە بوو کە نەیتوانی ئێمە پێ بگەێنێ کەواتە با ئێمە خۆمان پێ بگەێنین ینی چاوەڕی ئەوە نەکەین ئەو پێمان بگەێنێ خەمەوە سەزانە جوڵاندنی دۆسیەیەک سەدان دۆسیە جوڵاوە نە کۆمەلگاکەت کاردانەوەی هەبووە نە دەسەڵاتەکەش گوێی بۆ بەڵام چۆتە پێشەوە بۆ نمونە باسی قەزەی دەرمانکەین من نەزانم ێساش قەزەی دەرمانێکە لە قەزەی قورسەکان من نەزانم کە ێساش گەندڵشی گەورە هەیە دەرمانی قاچاقێ بەڵام بڕوام وایە هەنگایەکی بڕیوە لە چاو جاران ڕێکخرایەوە یا بڕا نازانم من دەرمان فرۆش نیم بەڵام ئەوەندەی کە وەکو ڕۆژنامە و زانیاری هەبێ بۆ مۆزوعی دەرمان کە جوڵێنرا زیاتر ڕێکخرا ئەوەندەی کە ڕێگری لێ بکرێت دروستە ڕەنگە بە مەسلحەتی یەکدوانێکیش ڕێکخرا بێ نازانم بەڵام بستم ئەوەیە من ناکرێت ئێمە نەمادەم ناتوانین کۆمەڵێک سیرکە لەم قەزیانەیە کاتێ باسی پلانەکەین حتا باسی دەوڵەتەکەین با بڵین دەوڵەتی کوردستان با بڵین دەوڵەتی تورکیا با بڵین هەر دەوڵەتێکی تر ئێمە کۆمەڵەشتمانێک کە کاریگەری دەرەکەکانن کارێکی دەرەکەکان من ناتوانم ڕۆڵم هەبێتایە ینی بۆ نمونە ئێمە کورد ئەڵێن وڵا بۆیە دەوڵەتی کوردی دروست نەبوو دایمە موامەرەمان لەسەرە جا ماشەڵڵا مامۆستای لە موامەرە ئێستا هەر کەسێ بڵێ هەموو موامەرە و پێڵێ فڵان کەس موامەرەم لێ کافی سار کەس قسەکانشان هەنی باشە کە تۆ ئەزای موامەرەکە بوو موامەرەکە بەتاڵ ناکەیتەوە پێما وایە ئێمە مناڵێکی مدەلێنی نەبێ قوربان ئەوە دەوڵەتەکەتە و ئەمە بەلەسەر سینیە قوربان بۆ جەناوە دەخربی مەجەناوی دوای شەیداخان تۆ ڕاوێ لە بۆیەوە بوو بۆ نەدابە من لەبەرەوە عقلێتی موامەریان ئەو عقلێتی پێما وایە دایمە چواردەور ناتوانین بگۆڕین ینی ڕوخانی خلافەتی عوسمانی وەرگرا ئێمە زۆر جاکە لە مێژوو خوێنەوەڵی وڵا گەلە کۆمەکەی دەوڵەتان و سوڵتان عەبدولحەمید ڕوخان باشە ئایا هیچ کاتێک هەبوو کە تۆ لە حربیت لە جەنگی جیهانیەکەم حربە قابلە موامەر لێ نەکە ئێمە و تۆ بێکەوە شەرمانە خۆ قابلە نایم ناودلی خۆم پێ بڵم چە خۆت لێ ئێدەم بۆیە ئەمە شتێ بڵێم ئەمە ئێمە ناتوانین عوامیلە خارجەکان دەستکاریکەین ناتوانین دەستکاریکەین ئەزانی بەڵام خۆ توانین عوامیلە خارجەکان دەستکاریکەین من ناتوانم دەستکاری حکومەت هێرم کەم بڵم جەنابی حکومەت بیکە بە ڕای خوا سێداوامی بە کەڵک نایە چل تەلەبە لە پۆلەکە بە کەڵک نایە سیستەمی خوێندن مەم شوێ بە کەڵک نایە با بە کارەبا بە کەڵک نایە بەڵام ئەو کە گوێ لە من نەگرێ بەڵام خۆ من کۆمەڵ شتەی خۆم توانم بیکەم وانە من ئەگەر سیستەمی خوێندن من پەروەردە ناکە باوەڕتان بێ ئێستا یوتیوب گەورەترین زانکۆی دنیای تایە باوەڕتان بێ لە زانکۆکانی من زۆر باشتری تایە محازەرەکانی یوتیوب لە قسەکانی زۆر بەسووترە ئەزانی یعنی بەبستم ئەوەیە کە با ئێمە ئەڵێن عوامیلە خارجی تۆ فەرمووت ئەمە حکومەتە پشوڕاگەێنێ بینای قوتابخانەمان خراپە چوزانم فڵانمان خراپە بەڵام خۆ عوامیلی خارجی ئەوەی کە پێ دەڵم باسی فەردانیەتت بووەکەم من چۆم خۆم پێ بگەێ من ئەزانم ئەمە هەیە لە چواردەوری من بەڵام خۆ با من تەسلیمی واقع نەبم هەموو کە چەپڵە لێ با من چەپڵە لێ نێم کەواتە مامۆستاوی کە باسێکی زیاتر پێم وا بێ ئەم پشوە زیان بە خوێندکاران بگەێنێ بەوەی کە لە ناوەڕاستی خوێندنەوە پشوێکی زۆر ڕابگەێنە دوجارە بێ خوێندکاران چۆن سوود لەم پشۆ وەربگرن بە تایبەت پۆ لە کۆتاکان کە دەبێت منهەج تەواو بکەن لە ڕاستی من لە ئەمە باشە لە بیرکردنەوەی منە من بڕوام وایە کە تەنها منهەج تەواوکردن و تەنها پۆلی کۆتایی گرنگە بۆ دروستبوونی من چونکە ئەکرێ من دەرەجەی باش بێنم بەڵام خوێندکارێکی باش نەبم بەڵام مرۆڤێکی باش نەبم بۆیە گرنگە بۆ خوێندکاران و پۆلە کۆتا و ناکۆتاکانیش سوود لەمە ببینن یعنی ڕەنگە قورس بێ بەمە خاصەتەن مناڵ کاتێک کە ئینسان ئەو کاتێک مناڵ چی ینی بۆی کە بڵین ئەو کاتێک کە غەریزەکانی زیاترە لە بابڕین لە ویستەکانی لە ئیرادەکانی بە مناڵێک ناتوانانی بڵێ ئەم لوقمە قازیە مەخۆ ئەگەر لوقمە قازیە نەخۆی من دوای سەعاتێکی دوی لوقمە قازی دێمێ بە منی گەورە بڵێ
ئەم لوقمە قازێمە خۆ دوای دوو لوقمە قازی دەمێڵم جا نیوس عادێکە چاوەڕێکم دوای دوانە بەمەوە وانە بەڵام مناڵ کەمتر توانە ئەوە هەیە بڵێ بە ئەم لوقمە قازیە نەخۆم بۆ دوانی تر بۆ یەکە پێی ئەڵێ کوڕم کچم ئەم سعێ بکە بۆی کە تۆ ساڵێکی تر ئاوابی ئەو چاوی ساڵێک تر نبینێ ئەمە بەشێکە لە سایکۆلۆژی مناڵ بۆ نمونە بۆیە لەم حاڵەتە بە دایک و باوکان مادەم ئەوان مەعریفەی ئەویان نییە دایک و باوکان هاوکار بن لەوەی کە لەم پشوەی کە دروست بووە و دروست کراوە چۆن بتوان ئەم پشوە بکەنە کێلگەیەکی باش بۆی کە مناڵەکانیان باشترین کار و تۆی تا بچێت. زۆر سپاس بۆ بەڕێزمان سازانە توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ دەرفەتێکی باشی. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە درێژەی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. جگە لە حاڵەتە کتوپڕەکان کە دەچنە ناو نەخۆشخانەکانەوە پێویستیان بە خوێنە هەندێک نەخۆشی درێژخایەنی ژەن کە پێویستیان بە بەردەوامی بە خوێن هەیە بۆیە پێویستە خەڵک هوشیار بێ هەمیشە بەتایبەت ئەوانەی کە لە توانایاندا هەیە و مەرجە تەندروستیەکان دەیانگرێتەوە بتوانن خوێنی خۆیان ببەخشن لە بانکەکانی خوێندا. پامنێرمان سۆید محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە یەکێک لە قوتابخانەکانی سەی سادق بە قوتابی و خوێندکار و مامۆستاکانیانەوە هاتوونەتە سلێمانی و لە بانقی خوێنی خۆیان بەخشیوە با پێکەوە بینێری و راپۆرتە بین. بەخشینی خوێن واتە بەخشنەوەی ژیان بە کەسێکی دیکە. بەخشینی خوێن لە ئاسیاترین کاتەکانی ژیاندا مرۆڤێکی پێی ڕزگار دەکرێت کە ڕەنگە بەخشە بیریشی لێ نەکردبێتەوە لە چیان و ساتێکدا خوێنەکەی جەستەی مرۆڤێکی دیکەی بژاندووەتەوە. زۆر جار حاڵەتە کتوپڕەکان لە نەخۆشخانەکان کە سوکاری نەخۆش ناچار بە گەڕان دەکات بە شوێن خوێندا بۆ ئەوەی نەخۆشەکەیان گیان لە دەست نەدات. لە لایەکی دیکەشەوە نەخۆشە درێژخایەنەکان ڕۆژانە پێویستیان بە خوێنە بۆ ئەوەی پێی بژین کە مانەوەی ئەوانش لە ژیاندا دەکەوێتە سەرچانی بەخشندەی مرۆڤەکان و بەخشینی خوێن پێیان. مامۆستایان لە قوتابخانەکان بە پێویستی دەزانن بەخشینی خوێن ببێتە کولتور و مرۆڤەکان فێری بەخشینی خوێنی جەستەی خۆیان ببن. ئێمە وەکو ئامادەی ڕێزبەری ئێواران لە سەی سادق ئەمڕۆ هەڵساین بە هەڵمەتی ئەنجاندانی هەڵمەتێکی خوێن بەخشین لەلایەن سەرجەم خوێنکاران و مامۆستایانی خوێنگەمان کە زیاتر لە 105 خوێنکار بەشداری تێدا ئاکات لەگەڵ مامۆستایانە. دیارە ئەمە پێشنیارێک بوو ئەم هەڵمەتی خوێن بەخشین لەلایەن خوێنکاری خوێندگەمان کە توژبووی تالاسیمایە کە پێویستێکی زۆر لەم کاتا بە خوێن هەیە. هاتوین بۆ مەبەستەی کە خوێن ببەخشین لەبەرەوەی بەخشینی هەر بتڵێ خوێن ژیانی چوار کەس ڕزگارەکەی. بۆیە ئێمەش وەکو مامۆستایان وەکو خوێندکارانی ئامادەی ڕێزبەریەوەیان لە سنووری پەروەردەی قەزای سەی سادق مامۆستایان و خوێندکارانی قوتابخانەی ڕێزبەر لە سەی سادق لە هەڵمەتێکدا توانیان 40 بەتڵ خوێن ببەخشنە بانکی خوێنی سلێمانی کە ئەوەش جێگەی سەرنج و خۆشحاڵی قوتابی و مامۆستایان بوو. ئەزمان کرد بەشێک لە خەم و ناسۆری ئەو نەخۆشانەکەم کەینەوە وەکو هاوکارێک لە ژیانە لەگەڵیان بین پێیان بڵێن کە ئێوە تەنهانین ئێوە بێخەم بن لەوەی کە خەڵکانێک هەن هێشتا خەڵکانێک ماون کە توان هاوکاریەوەکەن بۆ ژیان. دەستخۆشی لە مامۆستا ئارام بەڕێوەبەری قوتابخانەی ڕێزبەری ئێوارانەکەم کە ئاسانکاریکی زۆری بۆ کردوین و چەند پاسێکی بۆ ئامادە کردین کە هەڵبسین بەم کارە خێر و پیرۆزە و ئەمەش کارێکی پیرۆزە کە ئێمە کردومانە ئینشەڵا بەردەوامە بین و یەکەم جاریشمانە زۆر بمان یەکەم جارمانە. هەڵمەتێکمان کرد بە ناوی بەخشینی خوێن بە کولتوریکردنی بەخشینی خوێن. ئاشکرایە ساڵانە و میلیۆنان نەفەر پێویستیان بە بەخشینی خوێنە بە بەخشینی خوێن و وەرگرتنی خوێنە. لێرەدا ئێمە وەکو ئامادەی ڕێزبەر هەستاین بەوەی کەوا ببینە پێشەنگ لەم مەجالەدا بۆ ئەوەی ببێتە کولتورێک لە لای خوێندکاران و هەموو تاکەکان بەبێ جیاوازی. بەخشینی خوێن بۆ کەسێک کە خوێنی پێویستێ بێ سوودی تەندروستی هەیە ترسیش لە بەخشیندا نیە چونکە هیچ جۆرە نەخۆشیێک تووشی کەسی بەخشەر نابێت. ئەوەی خوێنیشی لێ وەردەگیرێت دەبێت تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێت و 65 ساڵ زۆتریش نەبێت و نەخۆشی درێژخایەنی نەبێت لەگەڵ چەند تایبەتمەندیەکی دیکە. زۆر کەس وا ئەزانێت یعنی خوێنبەخشین لی ئەترسێت کرد بۆ لامان یعنی ئەڵێت زەرەری هەیە یان من ئەبێت کە خوێنم بەخشی ئەبێت من وام لێ بێ هەموو سێ مانگ جارێک خوێن ببەخشم یان ئەوەیە جسمم فێرە بێ شتی وا بە هیچ جۆرێک نییە. خوێن بەخشین چۆن ئیسفادەی هەیە بۆ خوێن بەخشەکان بۆ ئەو کەسی کە خوێنی ئەدرێتێ هەرمان ئیسفادەشی هەیە بۆ ئەو کەسی کە خوێنە بەخشیە. خوێن بەخشین کارێکی خۆبیستانەیە کاوڵاتی خوێنی خۆی دەبەخشێت و دەدرێت بەو نەخۆشانەی پێویستیان بە وەرگرتنی خوێنەیە
ساڵانە ملیۆنەها نەخۆش پێویستیان بە خوێن هەیە. سوی محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئینسانی عاقڵ دەبێت چۆن مامەڵە لەگەڵ هاتنی ساڵی نوێدا بکات. هەم لەو دیوەی کە کاتێککە نزیک دەبینەوە لەسەری ساڵی نوێ ئیدی خەڵدەستەکە بە جەژن و مەراسیمی تایبەت و سەفەر و ئەمانە. بەڵام ئایا هاتنی ساڵێکی نوێ زۆر جار لێکدانەوەی جیاوازیشی بۆ دەکرێت وەکوی کە ساڵێک لە تەمەنمان تێپەڕێەوە ساڵێکیش لە مردن نزیک دەبینەوە ئینسانی عاقڵ دەبێت چۆن بیر لە ساڵی نوێ بکاتەوە بە تایبەتی و گۆڕانکاریانی کە دەبێت لە خۆیدا جێبەجێیان بکات چی و چین. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانێکی تایبەتمان دەبێت لە شاری ڕانیەوە کە ویش زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا خڕخوڕەییە زانای ئاینی. مامۆستا گیان سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا ئینسانی عاقڵ و موسڵمان ببوورە چۆن دەبێت بیر لە هاتنی ساڵێکی نوێی بکاتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه سەرەتا دەست خۆشیم لە جەنابتان و سڵاو و ڕێزم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە بە حەقیقەت گەورەترین کە بەهرەیە کە خوای گەورە خوای پەروەردگار بە ئادەمی زادی بەخشیوە بریتە لە عیلم و زانست و عەقڵ و مەعریفەت و ژیری کە شتە چاک و خراپەکان لە یەکتری جودا بکاتەوە ئینسان قازان و زەرەری خۆی بزانێ و گەورەترین سەرمایەکیش کە لەم ژیانەدا خوای گەورە بە مسڵمانی بەخشیوە و بە تایبەتی و بە مرۆڤایەتی بەگشتی بریتە لەو عمر و تەمەنەی کە دێت و تێدەپەڕێن. دیارە هەر یەکێ لە ئێمە کە ساڵێک تەواو دەبێت ساڵی کۆتایی تەواو دەبێت و ساڵی تازە دەست پێ دەکا ساڵێک لە عمرمان دەڕوا 12 مانگ لە عمرمان دەڕوا 48 هەفتە لە عمرمان دەڕوا 365 ڕۆژ لە عمری ئێمە دەڕوا. بۆیە کاتێک ئەو ساڵە تەواو دەبێ نەک نابێ ئینسان بەشتی بێهودە کۆتایی ساڵ بەسەر بەرێ بەڵکو دەبێ بە خۆی دابسێتەوە. ئەتۆ لە ماوەی ئەم 12 مانگە کە تێپەڕی دەبێ هەڵاو کەم و کوڕەکانت چاکەی لە چاکەکاریەکان کە تەرخەمید کردووە زیاتر خۆت تەواوکەی نەک ئەوەی کە ئینسان وەکو ساڵەکە ڕۆیشتووە لە کۆتایی ساڵەکەش بە هەمان شێوە هەوڵ دەی کارێکەی مۆری کۆتایی بە ساڵەکەەوە بنی لە بێفەرمانی و کارە ناشەرعیەکان و بێفەرمانی خوای گەورەدا جێبەجێ بکەیت. زۆر باشە مامۆستا کەواتە چۆن مامەڵە بکەین لە ئێستەوە کە چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ سەری ساڵی نوێواتە چۆن ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە کاتێک کە ساڵێکی نوێ دێ ئەو گۆڕانکارانی کە لەناو خۆماندا هەیە دەبێ بیکەین بە هاتنی ساڵێکی نوێ دەبێت چۆنە بە تایبەت پەیوەست بۆ فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە دەڵێ ئینسانی موسڵمان نابێت دوو ڕۆژی وەکو یەک بێت یا بەیانی وەکو ئەمڕۆی وا بێت. بە حەقیقەتەوە فەرمودەی کە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ هەچ کەسێک ئەمڕۆ بەیانی وەکو یەک بێ یان دوێنێ و ئەمڕۆ وەکو یەک بێ ئەوە کەسێکی زیانبەخش و ماڵوێران و سەرگەردانە. ئەو عمر و تەمەنە کە گەورەترین سەرمایە خوای پەروەردگار بە ئێمەی داوە دەبێت کاتێک کە ساڵەکە تەواو دەبێ ئێمە پەنجەی پەشێمانی بگەزێنین بۆ هەموو چاکەکانی کە لە دەستمان داوە و تۆ بەو پەشێمانی بکەین بەرامبەر بەخوای گەورە بۆ هەموو ئەو هەڵە و تاوانانی کە لەو ساڵیدا ئەنجاممان داوە. وكاتك إيما دشينا ناو صالي تازوا دبيل روي إيمانية وجددوا إيمانكم. قالوا وكيف نجدد إيماننا يا رسول الله؟ قال أكثر من ذكر لا إله إلا الله. پیغمبر عليه الصلاة والسلام فرمي بردوام إيمانك تان تازة كنوا. قلت يا پیغمبر إخوة عليه الصلاة والسلام شون إيمان باور تازة دبيتوا فرمي زور بلن لا إله إلا الله هيج برستراوي نبيج قال الله. إيما لصالي تازة دبي إيمان وعقيدة خو من تازة كينوا. زیاتر پابندی بە ئیسلامدا دووبارە کەینەوە زیاتر وعد و بەڵێن بە پێغەمبەر عليه الصلاة والسلام لەسەر سنەت و ڕێوشوێنەکانی بەردەوام بین و لەلایەنی نەتەوایەتیشەوە لەلایەنی نیشتیمان پەروەریشەوە هەوڵدن ئەو کلێنانە ئەو کەم و کوڕیانە ئەو گەندەڵیانە ئەو هەموو ساد و سڕێ ئەو هەموو وڵات وێرانیە ئەو هەموو ناخزمەت گوزاری کە دەکرێت بەرامبەر بە میلەت و بە جەماوەر هەم دەبێت لە ڕووی دینیەوە و هەم دەبێت لە ڕووی ژینیەوە ئێمە گۆڕانکاری بەسەر ژیانی خۆمان دابێنین. يعني ئێستا ئێمە یەکێکین لەو میلەتانەی کە ڕقممان بۆ دانراوە کە یەکێکین لە میلەتە دواکەوتۆکان زانکۆیەکانمە یەکێکن لە زانکۆیە ڕقەمە زۆر دوایەکان ئەوانەی کە ڕقەمێکی زۆر دواوەیان بۆ دانراوە. بۆیە ئێمە بە هاتنی ساڵی تازە
نابێ ئێمە خەریکی ئەوەی بن کە سەدان دەفتەر دۆلار لە هەولێر و لە سلێمانی سرف بکرێ بۆ هەدەر بدرێ بە خۆڕایی بدرێ لە کاتێکدا کە هەموو چین و توێژەکانی کۆمەلگای پێویستیان بە یارمەتیە ئێمە دەبێت کا 3 ساڵی تازەمان دادێن گۆڕانکارێکی ڕیشەی و ناخی لە خۆماندا بکەین هەم لە لایەنی دینی لەگەڵ خۆمان و بینی خۆمان و خوای پەروەردگار و هەم لە لایەنی ژینی لە بینی خۆمان و میلەتەکان و جەماوەرەکەمان و خاک و نیشتیمانەکەماندا. زۆر باش مامۆستا باست لە پابندبوون باینی پیرۆزی ئیسلام و هەروەها چاکردنەوەی و کەلتورە ڕەسەناەتی کوردی کە هەیە پێوەستبوون بە بابەتە نیشتیمانیەکانەوە بەڵام ئێستا کە بەسەری ساڵ نزیک دەبینەوە سیر دەکەن هەم کەلتوری نامۆ هاوردەی نیشتیمان و کەلتوری کوردی کراوە و هێنراوەتە ناو کەلتورەکەمانەوە و هەم هەندێک شتیش دەکرێن تا چەندە نزیکن لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە تایبەتی ئەو مەراسیمە تایبەتانەی کە بە شەوی سەری ساڵەوە ئەنجام دەدرێن و هەندێک کەلتوری بیانیش کە دەهێنرێنە ناو کوردستانەوە کەمانە دوورن لە کەلتوری ڕەسەنی کوردەواریەوە. لە ڕاستیدا ئەو کەلتورانە ینی ئێمە وامان لێ هاتووە دەڵێن ساڵانی هەشتاکان چەند برادەرێک هەبوون لە کوردستان هەست کاتێکە لە رووسیا بەفرباری بێ لێرە چەتری هەڵداوە بەبێ بزانداخۆ لێرە سەرمایە یا گەرمایە لە ڕاستیدا ئەو کەلتورانە کەم و نزیک کەم و زۆر دوور و نزیک هیچ پەیوەندێکیان نە بە کوردەوە و نە پەیوەندیان بە ئیسلامەوە وەکو ئیسلام ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە و ئەگەر ناویشی دەبن بە جەژنی لەدایکبوونی یەکێ لە پێغەمبەرانی خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە عیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرە بەڕێزە هەتاکو خوای گەورە بە ڕوح الله ناوی دەبا ڕوحێکە گیانێکە پەیوەندی بەخواوە ئایا ئاهەنگی لەدایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوایە ڕەوانەکراوی خوایە زاتێکە بەبێ باوەک لەدایک بووە ئاهەنگی ئەم پێغەمبەرە بەڕێزە بەوە دەکرێتەوە کە بە هەزاران ژن و پیا و بە نیوەڕوت تێکەڵاو بێ ئاهەنگ بجێڕێ گۆرانی بجێڕێ مەشروب بخواتەوە ڕوت و قوتی و فەسادی و تێکەڵاوی ئەنجام بدا پادۆسەرۆت و سامانێکی زۆر بە هەدەر بدرێ یان ئاهەنگی پێغەمبەران یادی لەدایکبوونی پێغەمبەران بەوەی دەکرێن کە ئینسانی مسلمان سێرە و ژیانی پێغەمبەران بخوێنێتەوە پند و عیبرەتیان لێوەربگرێ بەدوای فەرمودە و فەرمایشتەکانیان بکەوێ و لە لاشی دیکەشەوە بە حەقیقەت ئەوەندی کە ئێمە گرنگی بەشتی میلەتان دەدەین میلەتان ئەوەندە گرنگی بە ژیانی ئێمە نادەن ینی تەماشا دەکەین دوور و نزیک ئاهەنگی سەری ساڵ پەیوەندی بە کوردەوە نییە پەیوەندی بە میلەت و کورد و کوردستانەوە نییە میلەتێکە لە شوێنی خۆی دەیکە یان نایکە بە هەر حەڵکەیفی خۆیەتی بەڵام ئەم پارە بە هەدەردانە ئەم هەموو سەر ئێشانە ئەم هەموو خۆ ئامادەکردنە ئەم هەموو ڕازاندنەوەی شارە ئەم هەموو دەعم و سیارێکە لەو ماوەیدا ڕوودەدا چەندەها کەس گیان لەدەست دەدەن ئەم هەموو یعنی ئەوەندی کە ئێمە گەورەمان کردووە لە شوێنی خۆی و لە وڵاتی خۆی ئەم ئاهەنگە ئەوەندە گەورە نییە بۆیە نەپەیوەندی بە ئیسلامەوە وەکو مسلمانەتی و نە لەگەڵ سیرەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەلات وەسەلام یەک دەگرێتەوە و نەپەیوەندی بە کوردایەتیەوە کەم و زۆر یان دوور و نزیک هیچ پەیوەندی بە کورد و بە کوردستانەوە نییە بەڵکو بەڕاستی ئێمە سەرمان نایەشێ و لەفافی لێ دەهاڵێنین مامۆستا ئێمە دڵی هیچ نەتەوە یەک ناشکێنین بەڵکو لە سەری ساڵی کوردەکەی خۆشمان جارێک تر ئاهەنگی سەری ساڵ دەگێڕین و ئەم سەری ساڵی میلادیش هەر دەیگێڕین بەڵام دەسەڵاتی خەڵک چییە کە بۆ نمونە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوان زیاتر چێژ لە پشووەکان یا لە سەری ساڵەکان دەبینن بەهۆی سەفەر و سیاحەی خۆیانەوە بەڵام خەڵکی فەقیر خەڵکی هەژار ڕەش و ڕووت سەری ساڵی هەردەبێ بڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار وڵی لە ڕاستیدا ینی خەڵکانێک هەیە کە سوودمەدن لەو بابەتانە لەوانەیە هەر بۆ سەفەرێکی خۆی گوزمەیەکی زۆر زەبەلەح سەر بکە بودجێشی باش لەگەڵ خۆی بەرێ بۆ پیاسە و بۆ گەڕان و بۆ سوڕانی خۆی بە وڵاتاندا بەڵام ئەم خەڵکە ڕەشوڕوتە نەدەبوو لە وشکایی هەڵپەڕێ ئەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام فەرمێ لا طاعة لمخلوق في معصية الخالق نابێ گوێڕایەڵی بەندەکان بکەی لە شتێکدا کە پەروەردگار پێی ناخۆشە اینجا ئەم ئاهەنگە ئەگەر ئینتیمای دەخەی پاڵی دەدەی بۆ لای پێغەمبەر عیسا عەلەیهی سەلات وەسەلام ئەمە لەگەڵ پێغەمبەراتی عیسادا یەک ناگرێتەوە و ئەگەر پاڵی دەدەی بۆ لای ئاهەنگی نەتەوایەتی دیسان پەیوەندی بە نەتەوایەتیوە نییە و بۆیە خەڵکانێکن کە بۆ خۆیان سوودمەندن خەڵکی دیکەشی تی هەڵدەگلێنن ئەگەر نا خەڵکی ئێمە پێویستە لە سەری ساڵدا زیاتر بە خۆی دابچێتەوە زیاتر ئاگاداری خۆی بێ پشوویەکی دەرونی خۆی بدا و هەروە سەردانی کۆمەڵی خزم و کەسوکار و خوشک و برا و کوڕ و کچ و ئەولاد و کەسوکارەکانی خۆی بدا ئیسلاحاتێکی خۆی بکە بەڵام بەو شێوەی ناکە ئەوان تەوجیهاتمان بۆ دادەبەزێنن کەواتە چۆن ئەو خەڵکە ڕەش و ڕوتەش کە بەشێکی کەوتووەتە شوێن
ئەو ڕیکلامە گەورەی کە دەکرێت بۆ بۆنەکانی سەری ساڵ ئەو خەڵکە ڕەش و ڕوتە چۆن هوشیار بکرێتەوە لەوەی کە ئەم بۆنە و مەراسیمانە جگە لە زیان هیچ قازانجێکی بۆ ئێمە نییە. والله ئەو خەڵکە یەکەم لە لایەنی دینیەوە دەبێت ئەو خەڵکە بە دوای ئاینی خواکەوێن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. خوای پەروەردگار دەفەرمێ ئەم ئیسلامە ڕێبازی ڕاستەقینەی منە جاوەرم بە دوای کەون و بە دوای ڕێچکە و کوێرەڕێیەکانی دیکە مەکەون دەنا پەرت و بڵاوتان دەکەن. خوای گەورە لە ئاەتشکەدا دەفەرمێ فماذا بعد الحق إلا الضلال بێجگە لە حەق کە ئیسلامە ئەوەی دیکە گومڕاییە. خوای گەورە لە ئاەتشکەدا دەفەرمێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. بەدوای ئەو شریعەتەیەکەوە کە خوا بۆی دابەزاندووی بەدوای هەوا و ئارەزووی کەسانێ مەکەوە کە بۆ خۆش نازانی بۆ کوێت دەبن. خوای پەروەردگار لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. ئەگەر ئێوە خوداتان خۆش دەوێ وەرن بە دوای پێغەمبەرکەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتە خوای گەورە ئێوەی خۆش دەوێ و لە گوناه و تاوانەکانیشتان خۆش دەبێ. کەواتە ئێمە کەسێکی دەستەوستان نین، ئێمە کەسانێکی بەرچاوڕوونین، ئێمە میلەتێکین کە قورئانی خوا سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر دەستماندایە. ئێمە گەورەترین دەرمانخانە لەژێر دەسەڵاتماندایە کە ئیسلامە. بۆ هەموو نەخۆشیەکان دەبێ بگەڕێنەوە بۆ دەرمانخانەی ئیسلام، بۆ هەموو پرسیارەکان دەبێ بگەڕێنەوە بۆ لای قورئان و سنەت وەڵامەکان وەرگرینەوە. ئیسلام پێمان دەڵێ ئینسانی مسلمان نابێت کوێرانە بە دوای شتکەوێ، نابێ هەر دەستی بگرن و ڕای کێشن. ئینسانی مسلمان دەبێ قیادە بێ و قودوە بێ، ئینسانی مسلمان دەبێ بۆ خۆی پێشەنگ و چاوساغی خەڵک بێ، بۆ شتە چاکەکان پێش خەڵکی کەوێ، بۆ شتە خراپەکان خەڵکی لێ دوورخاتەوە. مامۆستا ئەو گۆڕانکاریە نەفسیانە یاوانەی کە لە تاک دەبێ خۆی بگۆڕێ بۆەوەی کە ساڵێکی نوێ دێت چی و چینەم گۆڕانکارێنی کە دەبێ تاک لە ناو خۆیدا ئەنجامی بدات. من پێم وایە ئەو گۆڕانکاریانە کە کەسی تاک ئەنجامی دەدا یەکەم دەبێ هەموو تاکەیەک بیل لەوە بکاتەوە کەوە تۆ ساڵێک لە تەمەن ڕۆی پەلێک لە درەختی ژیانت شکا و بەربەوە 365 گەڵا لە درەختی عمری تۆ هەڵوەری. ئینسان دەبێ پند و عیبرەتی لێوەربگرێ ئەم ساڵە چۆن ڕۆیشتووە، ئەم ساڵی کە دێش ئاوا دەڕوە. بۆیە ئێمە بۆیە دروست نەکراوین کە تەمەنی خۆمان لە شتی بێهودەدا سەرف بکەین. ئەیەحسەبو الئینسان ئەن یوترەکە سوودا. نابێ ئادەمیزاد پێی وا بێ کەوا دروست کراوە بەرەڵا کراوە و بێ خاوەنە و لێپرسینەوەی لەگەڵ ناکرێن. یەکەم تاک دەبێ بەخۆی دابسێتەوە، پەیوەندی لەگەڵ خوادا بتەوکاتەوە، تۆ بەو پەشێمانی بکەوە بۆ لای ئیسلام گەڕێتەوە بۆی ئەو عمر و تەمەنە بە هەدەر نەڕوە. دووهەم دەبێت تاک لایەنی قەزەی نیشتیمانی، لایەنی داهاتی نیشتیمانی، لایەنی بودجەی ئەم میلەتە، خاک وڵاتی ئەم میلەتە، ڕێگاوبانی ئەم میلەتە، خزمەتگوزاری ئەم میلەتە، ئاو کارەبای ئەم میلەتە تاک لە جیاتی ئەوەی کە هەڵی پەڕێن و نەزانێ بۆچی هەڵدەپەڕێ دەبێت لە حەقەکانی خۆی بپێچێتەوە، لە مافەکانی خۆی بپرسێتەوە، لە داهاتی ئەم میلەتە بپرسێتەوە. هەتاکو کەنجێ گەنجی کورد ئاوا بێناز بێ، هەتاکو کەنجێ لە ئاوی ئیجەدا بخنچێ، هەتاکو کەنجێ 16 ساڵ 18 ساڵ دەخوێنێ بەڵام لە بازاڕی میوە دەفرۆشێ پاڵ بە عەڕەمانەیەکەوە دەنێ، هەتاکو کەنجێ ئەم گەنجە نەتوانێت پرۆسەی هاوسەرگیری جێبەجێکە خێزانێکی بەختەوەر پێکەوە بنێ، هەتا کەنجێ نەتوانێت خزمەتی دایک و باوکێکی پیری بکە. بۆیە تاچی کورد ئەرکەشی زۆر قورسی لەسەر شانە بریتە لە پەیوەندی لەگەڵ خوادا و لێپرسینەوە و لێپێچینەوە بە دواداچوونی مافەکانی خۆی بۆی لە دەسەڵات وەری بگرێتەوە. کێ بەرپرسە لە چاکردنی هەموو ئەمانەی کە باسی دەکەی لە گەنجێکەوە کە ڕەنگە هوشیار نەبێت و بە جدیوێکی سلبیشە سەیری هاتنی ساڵی نوێ بکات تا ئەوەی کە چۆن یعنی ئەوەی کێ بەرپرسیارە لە هەم لە دیوە کەلتوریەکە هەم لە دیوایەنیەکەی لەوەی کە گەنجەکان هوشیار بکەنەوە. والله بحقيقة لهم شوينك دا صلاة بربرسي يكما وكو كبيغمبر عليه الصلاة والسلام دفرمي كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هموتان شوان همو اللي برسيان همو شوان اللي برسينوي اللي قال دادك ليه إن جا دعاء فرمودك ضلي إمام شوانا دا صلاة داد اللي برسينوي اللي قال داك ليه باوك شوانا لما علوا همو تشينو توجه كان بربرسيان يصابون من هل العين نتواتي ما أو رجي وينيك ما بيني لبرلمان زور بين عندنا برلمان كان هاتون وينيش يعني قرتوها ئاڵای کوردستانیان بە 100 میلیۆن بەرداوەتەوە شۆڕ کردوێتەوە بەڵام بابای تورکمان تاقە شەخصێکە کە زۆر بەسەر بەرزانە
ئاڵای کوردستانی دانە ناوە بێمنەتیشە یعنی خەڵک حساب بۆ مناسبەکانی ئێمە ناکە بۆ بابەتەکانی ئێمە ناکە گرنگی بە بابەتە ئاینی نیشتیمانەکانی ئێمە ناکە بۆ دەبێت ئێمە بە شێوەیەکی تووتیانە ئەوەندە دووبارەی کەینەوە ئەوەندە چاولەکەری لە خەڵکی بکەین و خاڵی دوام لە دوای دەسەڵات کە دەبێت دەسەڵات گرنگی بەو بابەتانەدا کە بەرژەوەندی دین و دنیا ئەم میلەتەی تێدایە و ئەگەر دەسەڵات گرنگی پێنادا و بەرژەوەندی لەوەیدا دەسوڕێ دەبێت تاشی کورد میلەتی کورد ژن و پیاوی کورد گەنج و لاوی کورد هەر هەموو گرنگی بەو بابەتانە دەن کە بەرژەوەندی دین و ژینی ئێمە تێدا نەک ئێمە لێرە هەڵدەپەڕین بۆ بابەتێک سەرگەرمین بە بابەتێک کە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ئێمەوە نییە و هیچ قازانج و بەرژەوەندی ئێمەشی تێدا نییە. مامۆستا دیوێکی تر لەوەی کە ئینسان دەبێ بیر لەوە بکاتەوە ساڵێکی دیکەی تەمەنی ڕۆی و ساڵێک لە مردن نزیک دەبێتەوە کاتێکم باسانە دەکەی هەندێک خەڵ دەڵێن بۆ هەمیشە بیر لە مردن و لە ترسان و لە ینی بۆ هەمیشە ڕەشببینی و بیر لە کۆتایی هاتنی ژیان دەکەیتەوە کەواتە ئایا ئەگەر بەم شێوازە بیر بکەیتەوە تا چەند لە ڕەشببینیە تا چەند لە خراپ بیرکردنەوەیە. ناخۆی بە پێچەوانەوە ئەو کەسانەی کە بیل لە مردن دەکەنەوە ئەوانە کاتەکانی خۆیان بە فیڕۆ نادەن خزمەتی خوددا و خۆیان و جەماوەری پێ دەکەن ئەوانەی کە بیل لە مردن ناکەنەوە ئەوانە کە نرخی کات نازان و بەهەدەری دەدەن بۆ نمونە کەسێک کە بیل لە مردن دەکاتەوە خەریکی علم و زانیاریە علم و نەزانیارەکەی سوودی بەخۆی و بە جەماوەر دەگەیەنێ بەڵام ئایا ئەوەی کە بیل لە مردن ناکاتەوە لە 24 ساعتی شەو ڕۆژێدا 9 ساعتان سەرخۆشە و بێهۆشە ئەم سەرخۆشەوی چ بەرژەوەندێکی جەماوەری تێدایە ئەمەی بیل لە مردن ناکاتەوە کاتێ دەڕۆ لە وڵاتانی دەوروبەر لە تورکیا و لە شیمالی ئێران و لە لوبنان و لە قوبرس و لەکوێ پارەی ئەم میلەتی بە قوماری دەدۆڕێنێ ئایا ئەمە چ بەرژەوەندێکی میلەتی تێدایە بە پێچەوانەوە هەتا ئینسان بیل لە مردن کاتەوە دەبێتە مرۆڤێکی بەسوود دەبێتە مۆمێک بۆ خۆی دەسووتێ بەردەمی خەڵکی ڕووناک دەکاتەوە ئەوە پێغەمبەر و هاوڵانی بوون عەلەیهیمو السەلات وەسەلام کاتێک کە ئامادەی مردن بوون بەڵام بوون بە خێر و بەرەکەت بۆ جەماوەری ڕەشوڕوت و هەژار و نەدار و هەموو کۆی لەو بەندە و ئافرەتانی زیندە بە چاڵیان ڕزگار کرد بەڵام ئەوە ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و دار و دەستەکەی بوون کاتی بیریان لە مردن نەکردەوە و بە تەمای مردن نەبوون خەڵکیان دەکرد بە کۆیلا ئەوان دەلەوەڕان و خەڵکی دیکە زاقیدا هەر لە برسان و لە تینوان. ماوەسا ئەوانەی کە زۆر جار بەرژەوەندیان هەیە لە بۆنەوە مەراسیمەکانی سەری ساڵدا کەمینەیەکی کەمن لە هەرێمی کوردستان یا لە کۆمەلگاکەی خۆمانە بەڵام زۆرینە هیچ بۆیان گرنگ نییە سەری ساڵی دێت سەری ساڵی نوێ دێت مەراسیم دەکرێت مەراسیم ناکرێت چونکە وەک کابرا دەڵێ بارەکەیەوان هەر چلمەنەوە ئایا ئەوانەی کە زۆرینەن و هیچ بەرژەوەندیەکیان لەگەڵ بۆنەوە مەراسیمەکانی سەری ساڵی نوێ دانیە جگە لە تێکدانی کەلتورەکەیان و سەرێشەکە بۆیان ئەرکیان چییە بەرامبەر بەو کەمینەیە ئەگەر چی بەشێکی زۆری و کەمینێش لە دەسەڵاتان یەکەم ئەرشیان ئەوەیە کە تۆ بۆ بابەتێک بانگ دەکرێی دەبێ بزانی بۆچی بانگ دەکرێی و نابێ ئینسانی مسلمان ئەوەندە سات دەبێ بجێلێنن یعنی والحاصل بە سەهود بەرن و فێڵ لێ بکەم چونکە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمێت لا یولدغ المؤمن من جحر واحد مرتين ئینسانی ئیماندار نابێت لە کونیەکەوە دوو جار مار بیگەزێ پندێکی کوردی جوانیش هەیە دەڵێت جارێک بە سەهم بەری خوا بتگرێ دوو جار بە سەهم بەری خوا بمگرێ کەواتە ئێمە 27 دانە ساڵە ئاهەنگ دەجێڕێ بە بۆنەی سەری ساڵەوە خوا دەیزانێ هەست ساڵی چەندەها دەفتەری بۆ دانراوە ئەو هەموو ئاهەنگەی کە دەجێڕێ کردنی هیچ قازانجێکی تیانە و نەکردنیشی هیچ زەدەتێکی تیانە بۆیە دەبێت تاچی کوردی مسلمان بەهۆش خۆی بێتەوە بێدار بێتەوە نابێ بەشداری لەو بابەتێکی کە سوود و قازانجی دین و دنیای تێدانە و اینجا ئەو هەموو پارە و سەرۆت و سامانە کە بە هەدەر دەدرێ بە سەدان ئافرەتی بێپیا و مناڵی بێباک و مناڵە شەهید و مناڵە ئەنفال و گەنجی بێناز و گەنجێک کە زانکۆی تەواو کردووە لە ماڵەوە دانیشتۆ و گەنجێک کە پرۆسەی هاوسەرگیری پێجێبەجێ نابێ و ئاو و کارەبا و جادە و ڕێگابانی پێچا بکرێ من چ پەیوەندی چ قازانجێکی منی تێدایە کە بەو شێوەی ئەو میلەتە ئەوە سەرقاڵ بکرێت و سەرۆت و سامانێکی زۆریش بە هەدەر بدرێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەرکی مەسئولیەتی تاچی کووردە کە بەڕاستی نابێ بە دۆ شتێکەوێ کە سوودی تێدانە ئەوان کەمینەن ئەتۆ زۆرینەی دایمە لایەنی زۆرینە دەیباتەوە ئەگەر ئیرادە و جورئەت و توانای هەبێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا خوڕخوڕەیی کە لە شاری ڕانیەوە وەکو مامۆستای شایانی لەگەڵمانە بووی سپاس بۆ وتە جوانەکانت بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەی لە سۆشیال میدیاوە دیارە چەند پۆستێک و بابەتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و تویتەرمان بۆ ئامادە کردوون کە بابەتی یەکەمیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکە ڕەمەزان نامێق ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر بابەتی جیاوازی خزمەتگوزاری لە نێوان
سلێمانی و هەولێردا بابەتێکی نووسی و نووسیوەتی جیاوازی نێوان هەولێر و سلێمانی ئەمەیە. بەکردنەوەی شەقامی 120 مەتری پارێزگای هەولێر بوو بە خاوەنی پێنجەمین شەقامی بازنەی یاخوا پیرۆزیان بێت. کەچی شەقامی 100 مەتری لە شاری سلێمانی ڕۆژ لە دوای ڕۆژ پەک دەخرێت و حکوومەتی هەرێم دوای ئەو هەموو پاشقولانی لەم شەقامەیدا تازە بە تازە ئەڵێن لەبەر زۆری بودجەی پرۆژەکە ناتوانین جێبەجێ بکەین بەڵکو ئەمانەوێت دیزاینەکەی بگۆڕین و مواسەفاتی شەقامەکە کەم بکەینەوە ئەمەش لە پێناو کەمکردنەوەی بودجەی پرۆژەکەدا. ئافرین بۆ وەفا و مووقیفی حکوومەت کە بەرامبەر بە دواکەوتنی و پرۆژەیە ئیکات. زۆر هاوڵاتی پرسیار دەکەن کەی پرۆژەکە دەست پێ دەکات. بە بڕوای من بەفرێکی تر دەبارێت و پرۆژەکە لە جێگای خۆیەتی. لە هەولێر واژۆ بۆ دەستپێکردنی شەقامی 150 مەتری دەکرێت و لە سلێمانیش واژوو لەسەر کردنەوەی کافتریا و بار لە شوێنە گشتیەکان و شوێنە نیشتە جێبوونەکان دەکرێت. وڵا بەڕێبەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە هۆتێلێکی هەولێر دوو کەسی ئێرانیان دەستگیر کرد کە ویستە بوویان لە ناو دیاریدا و بابۆنەی سەری ساڵەوە لە ڕێگای کۆمپانیای گواستنەوە مادەی هۆشبەر ڕەوانەی کەنەدا بکەن. لا بەرامبەر ئەو هەوڵەی بەڕێبەتی نێشتنی مادە هۆشبەرەکان باڵیۆزی کەنەدا لە عێراق ئۆڵریک شانۆن لا تویتێکدا نووسیوێتی. هەست دەکەم ئەبێت لە سەفەری داهاتوون بۆ هەرێمی کوردستان ئەبێت هەندێک شەربەتی ئەفراتان وەک سوپاس و پێزانین بۆ بێنم بۆ دەستگای ڕوبەڕووبوونەوەی مادەی بێهۆشکار. وشار عەبدوڵڵا پەرلەمانتار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پەسەندکردنی یاسای هەڵبژاردنەکان دەنووسێت. ئایا یاسا نوێیەکەی هەڵبژاردن زیاتر لە بەرژەوەندی ئەو یاسانوێی هەڵبژاردن زیاتر لە بەرژەوەندی حزبە گەورەکانی عێراقا ئەوانەی چەک و پارەیان هەیە. ئەو یاسایە خەڵکی سربەخۆ ناگەیەنێتە پەرلەمان وەک چەند بەڕێزێک باسی دەکەن. خۆزگە وا بواە دوای هەڵبژاردنیش بۆ هەموو لایەک دەردەکەوێت کە ئایا خەڵکانی سربەخۆ سوودیان لێبینی یان حزبەکان. هەروەها فەیسەڵ قاسم ڕۆژنامەنووس و پێشکەشکاری دیاری کەناڵی جەزیرە لە سەردۆخی هاوڵاتیانی سووریا لە تویتێکدا دەنووسێت. هاوڵاتیانی سووری بەختەوەرترین کەسن. کاتێک لا بربەستێک تێپەڕن هەست بە خۆشحاڵی ئەەکەن. کاتێک ئەگەن بە کارەبا هەست بە خۆشحاڵی ئەەکەن. کاتێک بنزین پەیداکەن هەست بە بەختەوەری ئەەکەن. کاتێک گازوایل دەکڕن بۆ خۆگەرمکردنەوە هەست بە بەختەوەری ئەەکەن. کاتێک غاز دەکڕن هەست بە بەختەوەری ئەەکەن. کاتێک پاکەتێک نان دەکڕن هەست بە بەختەوەری ئەەکەن. بە شێوکی گشتی ئەوان ناتوانن هەست بە ناڕازی بوون بکەن. دیارە ڕازی بوونەکەیان ناچاری و بەختەوەریەکەشیان دوجارەوەیان بۆ ماوەتەوە. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کەویش فێرکاری بڕین و درومانە خات و فەوزیە کاکەوەی پێشکەشمان دەکات بۆ هیوای بە تایبەتی خانمان سوودی لێوەربگرن با پێکەوە بینێری و بڕگەیە بین. سڵاو ڕێزمەیە بۆتان بینەرانی بەڕێز دێشەمەوێ جوانکاری سنگتان بۆ بکەم لەبەرەوەی ئێستاوەردی سستانە و خەڵک زۆر داوای جوانکاری سنگ ئەکا ئەمەوێ زۆربەی ئیشەکانم لەم بانگا جوانکاری سنگ بێت. ئینشاءڵڵا ئەمەش دوو نەوع قماشە قماشی ڕەش و قماشی پڵنی ئەویش ڕەشتی تایە ئەمەوێت ئەم سنگەتان بۆ ببڕن. ئێستاما هەنگاوی یەکەم بریتێ لە دوو پارچە قماش نامەوێت دوورینتان بۆ بکەم هەر بڕینتان بۆ بکەم و دوورینەی سنگەکەتان بۆ بکەم پێویست ناکا شوێنەکانی تری بکەین. حساب بکەین ئەمە سنگی ماکسیەکەیە. ئەمە لە بەشی سەرەوە ئەوەندە لابین لە قماشەکە لەبەرەوەی پێویستم نییە. ئەمە سەرشانی ماکسیەکەیە. ئەمەوێت سنگێکی شێوازێکی جوانتان بۆ بەم شێوەیە زۆربەی خاتونەکان ئەڵێن ئێمە جوانکاری کێشەمان هەیە لە جوانکاریە کێشەمان هەیە ئەمە وێتاتە زۆربەی ئیشەکان لە سنگی ماکسیا بکەم لەبەرەوەی بۆ ئێوەش جوان بێ و شتێکیشە کە خەڵکی ساتە ضرورەتی بیدوورێ.
ئەمە سنگی ماکسیەکەیە کە پێشەکی بڕێومانە و ئەم قاژشمان تێکردووە بۆ ئەوەی کە بەم شێوەیە دوورینەکەی بۆ بکەین. لەبەرەوەی تۆ نابێ زۆر لێوداینەی لەبەرەوەی سنگەکە دەرناچێ بێ چی بکەین ئاوان نیو پەنجە لەم لای هینەکەی خۆیوە داینێن لای تەقەڵەکەی خۆیوە داینێ بەم شێوەیە تەقەڵی پیایەنی و بەڵام بە یەکتایم تەقەڵەکە بەی نابێ لە شوێنەکە پان بێ و لە شوێنەکە باریک بێ. لێرە کە گەیشتە ئەم سوچانە چەندین جار لێم تاکیدکردنەوە کە بێ دەردیەکە بکەیت بە ناوە. ئەگەر دەردیەکە بکەیت بە ناوە شتێکی زۆر جوان دەرەچێت. کە گەیشتینە ئێرە دووبار قماشی دووەم بەم شێوەیە ئەدەین لەمبەری قاژی سنگەکە. هەر وەکو ئەو بەر دەردیەکە کەین بە ناوە و قماشەکە لارەکەینەوە بەم شێوەیە وتم نیو پەنجابێ قماشی ڕەش بمێنێتەوە لەبەرەوەی شتەکە جوان دەرچێ. دەکەین بە دوورینەوەی ئێرە ئەمە کە ئەی دوورینۆن زۆر ئاوای لێ نەکەین کە بەشی ڕەش دەرکەوێت ئەبێ هەوڵدەین بەم شێوەیە تەقەڵەکەی لێدەین لەبەرەوەی بەشی هینەکەیش دەرچێ بەشی پڵنیەکەیش دەرچێت چون من جوانکاری بە بەشی پڵنگەکە دروستەکەم. ئەو کات تەقەڵەکە کە پێیە نییە بێ هەوڵ بدەی نەکەوێتەوە سەر پڵنیەکە ئەبێ بکوێتەوە سەر ڕەشەکە لەبەرەوەی ئاوا جوانترە و کەشخەتر دەرەچێت. کە گەیشتی بە سوچی ملیوانەکە یەک دەردیەکەکەیتەوە بە بەشی ناوەوەیە لەبەرەوەی دەرنەکەوێ. بەشی ئەو بەری بەشی ئەمبەرمان تەواو کردووە ئیسا سەرەی ئەمەکەی تریانە هەوڵەدەین بەم شێوەیە بکەوێتەوە سەر ئەو لەبەرەوەی بەشی یەکەمی دیار نەبێ. نابێ بە هیچ شێوەیە لۆچ یا چرچ لەم بەشا دروست بێ چوون لە ڕووکاری دەرەوەیە دیارە بێ هەوڵ بدەین چرچی تیانە بێ. ئەوە بە شێوەیەکی ئاسان تەقەڵەکەی لێدەین. تا ئەیخەینە بەشی ناوەوە و ئیسەدە دەکەین بە تەقەڵی دووەم. دەمە بێ هەوڵدان تەقەڵەکە لە بەشی پڵنگیەکەوە دەرنەچێ بکرێتە سەر ڕەشاییەکە.
بێتە تەواو بووم یەک ئوتوی بکەم و اینجا قۆبچەکانی بۆ دابنێم. کات ئەبێ ئەم ملیوانە یەک ئوتوی لێدەم اینجا قۆبچەکان بەکاربێنم بۆی. ئێستا بردمان ئوتومان کرد لەبەرەوەی شێوەیەکی جوان دەرخات کە ئوتوکردنەکەی تر نایڵێ هیچ لۆچ و هیچ چرچێکی تیا بمێنێ. ئێفەیتر هەنگاوی ئاخیرە ئەو کات سێ قۆبچە بەم شێوەیە لە تەنیشتیا و ئەبێتە سنگێکی جوان لە فەری دایەدەنێ. هەتاکەم شتێکیشتان بۆ گرێدان پێ بڵێم پێویست ناکات گرێدان بە پەتەکە گرێدەی کاتێک کە هینیەکەی هەر بەم شێوەیە دووجار لە دەردەکەی بەئاڵێنە و ئیتر ئەو گرێ زۆر زۆر تن و تۆڵ و جوان دەرەچێت تر گرەیەکی گەورەیش دەرناچێت کەمێک ناشری نوێت. ئەمەیش سنگی ماکسیەکەی تر تەواو بووە هیچ مشکلەیەکی نییە و زۆریش جوانە حساب بکەن. ئیتر ئەمە ماکسیەکەیە بۆ درێژ بۆ خوارەوە. ئیتر ئەمە جوانکاری سنگە. ئەم سنگە نە ناڕەحەتە و نە زۆریش عەزێتاندا. زۆربەی ئافرەتان ئەڵێن خەیاتی زانین بەس جوانکاری نازانین. ئەمە بە دوو پارچە قوماش بۆ نمونە پارچەی قوماشی پڵنی شێوەیەکی جوان دەرچوو بە سێ قۆبچە و زۆریش جوانە و شتێکی ناسک و جوان دەرچووە. ئێستاژایت نەکۆتایی بەرنامەی ئەم جارەمان هیوادارم ئێوە سوتان لێبینی بێ و بەخوای گەورەتان سپێرم. وڵە بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین لەسەر هەڵەباوەکان لە کاتی پەتای هەڵامەتدا بزانین ئەو هەڵانە چییە کە تاکێک تووشی هەڵامەتە بێ و بەکاریان دێنێت. فەرموو با پێکەوە بینەریان بێ. ئەو هەڵەباوانە کامانن کە لە کاتی هەڵامەتدا ئەنجام دەدرێن. هەڵامەت ئازارێکی تاقەت پڕوچێنە و هەندێک جار تاو کۆکە و پژمین تاوەکو ماوەیەکی زۆر دەستبەردارت نابن. ئەگەرچی ئەم ئازارە کۆتایی پێدێت بەڵام هەندێک هەڵە ئەبنە هۆی درێژبوونەوەی ماوەی ئەم نەخۆشیە. بەکارنێنانی ڤاکسینی هەڵامەت. ڤاکسینی هەڵامەت یەکێک لە کاریگەرترین شێوەکانە بۆ چارەسەرکردنی ئەم ئازارە. ئەم ڤاکسینە ئەگەر بە تەواوی هەڵامەت چارەسەر نەکات لانیکەم بەشێکی زۆر لە دەرکەوتەکانی ئەم ئازارە لەناو ئەبات. ئەم ڤاکسینە جەستەتان لە بەرامبەر هەڵامەتدا بەهێزتر دەکات. خواردنی شلەمەنی بە پێی پێویست. سوپی مریشک یەکێکە لەو خواردنانی کە پێویستە لە کاتی توشبوون بە هەڵامەت بیخۆین. ئەم کاریگەریە بەهۆی مریشکەکەوە نییە بەڵکو بەهۆی ئەو مادانەوەیە کە لە ناو ئاوی سوپەکەدا هەن. هەروەها دابینکردنی ئاوی لەش بە خواردنەوەی ئاو و چاو ئەو خواردنەوانەی کە شەکریان تێدا نییە باشترین ڕێکارن بۆ بەرگریکردن لە هەڵامەت. لە کاتی خۆیدا سەردانی پزیشک ناکەن. لەوانەیە بڵێن هەڵامەت نەخۆشیکی ئاساییە و پێویستی بە چارەسەری پزیشکی نییە. بەڵام ئەگەر ڤایرۆسی هەڵامەت لە ماوەی 48 کاتژمێردا لەناو نەچێت جگە لەوەی ماوەی نەخۆشیەکە درێژترە بێتەوە ئەگەری بڵاوبوونەوەی بەناو کەسانی دیکەدا بەرزە بێتەوە.
زیادە ڕۆیکردن لە خواردنی کاربۆهیدرات. ئەو کاتانەی کە نەخۆشن لەوانەیە زیاتر لە هەموو کاتێک ئیشتیهاتان بۆ ئەو خواردنانە بچێت کە حەستان لێتی و ئەم خواردنانە زۆر جار مەوادی کاربۆهیدراتین. بەڵام ئەبێ بزانین ئەو شەکرەی لە کاربۆهیدراتەکاندا هەیە بۆ نمونە لە ناو شیرەمەنی و ناندا خوێن بەرزەکەنەوە و ئەمەش ئەبێتە هۆی دابەزینی ڕێژەی خڕۆکەسپیەکانی ناو خوێن کە گرنگترین بەشی سیستمی بەرگری جەستەن. بینەرانی عزیز بەرگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین. ماڵتانەوە خواتان لەبێت. شاد و بەختەوەر بن، خواتان لەبێت.